شەنیە ئەوەی کەوتمان هەست پێش ئەوە بە چەند چرکەیەک چاوت داخەم ئەم کارکتەرە بینەوە بەرزەین تۆ خوشی ئەوی خوشک بەرپرسیارەتی هەیە بەرپرسیارە دەبێت ڕەنگ بداتەوە لە ئەرسکۆتە ئەکشن لە سینەمایە باسی شت ناکردی لە دیالۆگە جێبەجێ دەکرێت یعنی ئێستا ئەم کە ئاوی هێنێ ئاوەکەی هێنێ بە پراکتیزە ئاوەکەی هێنێ هیچ پێویست ناکات تۆ ئەم دیالۆگە بڵێ ئاو هێناوی ئاو بخۆ نا ئەوە نەمجوولێتەوە دیارە مبالەغە مەکە لەناوەوە هەست بە قینەکە باشە ئامادە سێ دوو کامێرا ئامادەیە ئەکشن شانە دەبی وا بکەیت پێویستە بەزە سینەما یەک کشت بەسە چاوتورکارێک بەسە بۆە لێوتەرکردنێک بەسە تێگەی چۆنە یعنی سەرت ئاوا خوارەکەیتەوە مانایە هەیە لە سینەما چکە تۆ ئێمە نزیکین سینەما نزیکە بێتەوە ئەو هەستێک کە لێرێ ئەیبینی لە ڕوو سەردەم بۆیە کە زیاتر دەرونی بە سیناریۆ چۆن سەرەتا و کۆتایی ناوەڕاستیە هەموو شۆتێک سەرەتای هەیە ناوەڕاستی کۆتایی وەکو فیلمێک ئێمە دەستپێکی ئەوەمان دیارە ناوەڕاستەکەی شانیا خوشکە گەورەکەی دیدی کۆتاییەکەی چییە دەرەچن بۆ ناخواردن یعنی ئەمە چیرۆکێکی کورد شۆتێکە چیرۆکێکی کورتی لە پشتە چیرۆکە ئەوەیە ئەم خوشکە ئەمە ڕازیەکە بۆی بچن لانەکە بخۆن یەک شۆتە ناو فیلمێکە کۆی فیلمەکە چیرۆکێکی درێژە بەڵام شۆتێکی چیرۆکێکی تایبەت بەخۆی هەیە ئەگەر ئێمە دیمەنێکی ئاوا بکەین ئەبێ یەک دنیا ئامادەکاری بکەین لەم دیمەنە چی نەقسە دیکۆرمان نییە ماڵ نییە ماڵمان نییە ئێمە جلوبەرێکمان نییە پرۆپس چییە لێرە پرۆپس چی بوو لێرە پرۆپس لەو دیمەنە چی بوو دەباوەکە بوو دەباو نابێت بە پەردار بن ماڵ پەردار خەڵک کەم بە دەباوە ئەگەر دەباوش بەکاربێنی پەرداری هەر لەگەڵا بەکارێنی وانە میکەپمان نەقسە ئەمە مەسەلەن گریاوە چاوی سوور بۆ پێویستی میکەپە حەزت لە دیۆپیە چێ گروپی کامێران وە بۆیە لەم ئیشانە ئێستا خۆتان بدۆزنەوە بۆی جارێکی جاهاتوو ئیشەکە دابەشکەین و دیمەنێکی کاریگەر و باشتر دروستکەین دیمەنەکە جوان بێت چکۆمە کامێرەیە و لایتە و فڵماندوو دەبین فیلم چییە فیلمی شەبا دروست دەبێت ڕەنگە دەنجیش بێنین دارەکانی باشە دواتر ڤیدیۆیەکە کە مۆنتاژ دەکرێ دەین سەیری یەکەینەوە جارێکیکە زانین خەرەکەمان لە چییە دەستان خۆش بێت سپاس بۆ ملایەت چەپلەیەک بۆ خۆمان